بەڵێ بینەرانی عزیز سڵاوتان لێوێت میادگارفایەقمەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لە گەڵتان ئەبم بۆ باسی ڕۆژۆک وەزانن باسی ڕۆژی ئەمڕۆ قسەکردن بوو یاخود باس و خواسی سەپاندنەوەی دووبارە سەپاندنەوەی سزا ئابوووریەکانی ئەمریکا بوو بەسەر ئێراندا و وەکو چاوەڕێشەکرێت کاتژمێر یاخود سەعات 12 ئەم شەو بە کاتی ئەمریکا سزاکان ئەچنە بواری جێبەجێکردنەوە چونکە لەلایەن دۆناڵد ترامپیشەوە سەرۆکی ئەمریکا واژۆ کراوە و ئیمزا کراوە بۆی بچێتە بواری جێبەجێکردنەوە. ئێمام شەو مەبەستمانە شەنوکەوێکیە و پرسە بکەین ئەم سزایانە چ کاریگەریەکێ بێ لەسەر ئێران، لەسەر پەیوەندیەکانی ئێران، لەسەر دۆخی ئێران، لەسەر لاوازی و بەهێزی ئێران و بێگومان کاریگەری ئەم سزایانە ینی لەسەر ئێران بە نسبەت نێوخۆ و بە نسبەت دەرەوەی ئێرانیشەوە چ بە دراوسەکانەوە بێ بە عێراق و وەرێمی کوردستان و ئەوانی دیکەەوە بێت چ پەیوەندیەکانی لەگەڵ دنیای دەرەوە بێ و ئایا ئەم سزایانەی ئەمریکا ینی بای ئەوەیە کە ئێران کۆماری ئیسلامی ئێران ینی بڕوخێنە یاخود تەنها فشار دروستکردنە بۆ ئەوەی ئێران دەستێوەردانەکانی وەکو خۆیان ئەڵێن لە خۆرهەڵاتی ناوەڕاست کەم بکاتەوە و زیاتر خەریکی خۆی بێت و لە بەرامبەرە ئێرانە ڕەشەی ئەوە ئەکات کە ئەوانیش بێوەڵام دانانیشن بۆ مناگەر پرس بگاتە سەرەوەی کە ڕێگە لە هەناردەکردنی نەوتی ئێران بگیرێت لە گەروی هۆرمزەوە ئەوە ئەوانیش بێدەنگ دانانیشن پەرچەکردداری خۆیانیانە بێت بێگومان قسە لەسەر زۆر پرسی دیکەشەکەین لە سلێمانیەوە دەست پێ ئەەکەین لەگەڵ کاکۆ ئەلیار شارەزا لە پەیوەندیە نێودەوڵەتیەکان و شرۆڤەکاری سیاسی سڵاوتان لێبێت کاکۆ ئەگەر هەر لەوێەوە دەست پێ بکەین ئەگەر خوێندنەوەیەکی خێرا و سەرپێی بکەین بۆ دووبارە سەپاندنەوەی سزاکان لەلایەن ئەمریکاوە بەسەر ئێرانە لێرە بەدوا لەمڕۆ بەدواوە چاوەڕێی چی ئەکرێت بە نسبەت ئێران و دۆخی ئێران. منیشلاوم هەیە بۆ ئێوە بۆ بینەرانتان ئەگەر ئیجازەم بدەیت من مقایسەیەک یا بەراوردێکم لە بینی حکوومەتی ترامپ و حکوومەتی ئۆبامادا کە بوو و بۆی کە بڵێن دووبارە کە ئەم سزایانە هاتوونەتەوە کاریگەریەکانیان چۆن دەبێت. کاتی خۆی کە ئۆباما هاتە سەرکار ئەوان هەڵگرتنی بەحسی ئەوەی کە ئەوان دەیانەوێت تەغیر لە ڕەفتاری حکوومەتی ئێراندا بدەن هێنایەنە گۆڕ و ئابلۆقەی ئابووریان بەو پێەیە سەپاند. ئەم ئابلۆقانی کە ئێستا دن دەڕاستیدا بناغەکەی لە دەورەی ئۆبامادا دانراوە بەڵام جیاوازیەکەی لەوەدایە کە ئۆباما هاوکات کە ئابلۆقەکانی بەسەر ئێراندا دەسەپاند و فشاری دێنا و گوشاری دێنا بۆ سەر ئێران لە عینی حاڵشدا بە هاوپەیمانانی خۆی لە ناوچەکە بە عەرەبستان بە ئیسرائیل بە تورکیا بە میسر بە هەموو ئەوانەی دەکوت کە دەبێت شوێنێکیش بۆ ئێران بکەنەوە و ئێران وەک وڵاتێکی زڵهێزی ناوچەکە بە ڕسمی بناسن جا پەیوەندیتان لەگەڵی دەبێ یان نابێ بە هەر حاڵ پەیوەندی بە خۆتانەوەیە بەڵام ئێران هێزەکە و ئەمە لە پەیوەندی نێونەتەوەیدا پێی دەڵێن دروستکردنی باڵانسی هێز بنەوەیەک دەویست باڵانسێکی هێز لە بینی شیعە و سونیدا دروست بکە سونیەکان تا ئەم کاتە زۆر ئاگرسیڤ و لە پێشەوە بوون و دەویست بەو نوع ئێرانیش بێت و باڵانسێکی هێز دروست بێت. ترامپ هەر لە کەمپینی ئینتخاباتیەکەیەوە دژی ئەم نوع سیاسەتە بوو وەکە هاتە سەرکاریش هەر لە ڕۆژی ئەوڵەوە دژی بووە پێوا بوو ئەمە خراپترین قەراردادێکە کە لە مێژووی ئەمریکادا نووسراوە ئەم قەراردادی هێزی ناوەچیەکە لەگەڵ ئێران نووسیان و بەردەوام قسەی لەسەرەوە دەکرد کە گۆڕانکاری بەسەردادێنێ دەورێک هاتە پێشەوە ئەوان تهدیدیان کرد کە ئێران هێندێک کارنەکە ئەوان دەست نەدەرێت لە قەراردادەکە و وعدی خۆشیان بردەسەر و لە قەراردادەکە چوونە سەر. ئێستا زیاترین کاریگەریەکی کە بوویەتی کاریگەری ئابووری بووە ئەرزشی تمەن لە بازاری ئێراندا لە ماوەی 3-4-5 مانگدا تقریباً سەتاسەتی خۆشکاوین لە 6,000 تمەنەوە تا 12,000 تمەنیش ڕۆی و ئەمە کاریگەریەکی زۆر گەورەی داناوە. کەواتە ینی دابەزینی بەهای تمەن کاریگەری ئەبێت لەسەر نێوخۆی ئێران بە نسبەت هاوڵاتیانەوە واتە با من پرسیارەکەم بە شێوەیەکی تردا بڕێژمەوە. یەکێک لە ئامانجەکانی ئەمریکا و ترامپ بە دیاریکراوی ئەوەیە کە ئێران لە نێوخۆوە کێشەکانی دەست پێ بکەن و هەڵبسن. قەتعاً ئەوان نیان شاردۆتەوە ئەویان کتووە چەند ڕۆژ لەوە پێش مایک پۆمپێۆ کە قسەی دەکرد بە سەراحەت بەحسی لەوە کرد کە ئەوان دەیانەوێ خەڵکی ئێران بێنە سەر شەقامەکان و ئێعترازی خۆیان دەربرن
حکوومەتی ئەمریکا دەیەوێت ڕفتاری حکوومەتی ئێران بگۆڕێ ئەو دەڵێ ئێمە گوشار بۆ حکوومەتی ئێران دێنین بەڵام گۆڕینی حکوومەت وەزیفەی خەڵکە ئەمە ئەرکی خەڵکەکەی خۆیەتی کە بیکە تەبعا ناڕزایەتیەکان لە ئێران پەیوەندی بە ئێستاوە نییە ساڵیانی ساڵە کە ناکارامەیی حکوومەتی کۆماری ئیسلامی ئەم شتەی لەسەر شەقامی ئێرانی بەردەوام ئەو نەوە ئێعترازانە بوون بەڵام ئێستا کە گوشارە ئابوووریەکان ئەوەندە زۆر بووە بە بۆنەی ئەم ئاڵۆقانەوە و لەلایەکشەوە حکوومەتی ئەمریکا نێوی ئەو کەسانە و بەرپرسانی حکوومەتی ئێران ئاشکرا دەکا کە بە سەدان ملیۆن دلار و میلیارد دلاریان لە بانقەکانی دەرەوە هەیە کوڕەکانیان و کچەکانیان و ژنەکانیان و بنەماڵیان وەزعی چۆنە ئەوەندەی دیکەدایانەوێ هانی خەڵکی ئێران بدەن بەو ئاشکراکردانە کە بێنە سەر شەقامەکان تەبعاً بێکاریگەری نەبووە ئێمە لەبیرمان نەچێت کە کاتێک لە بزوتنەوەی سەوزدا تقریبا 9 ساڵ لەوە پێشکە خەڵک بە ملیۆن لە ئێران هاتنە دەرێ ئەو کاتە حکوومەتی ئۆباما پشتی خەڵکەکەی نەگەرد لەبیرمان نەچێتەوە کە لەسەر شەقامەکانی ئێرانی خەڵک شعاریان دەدا ئۆباما یا لەگەڵ حکوومەت یا لەگەڵ ئێمە تەکلیفی خۆت ڕوونکەوە ئۆباما پشتیوانی نەکردوە لەو کاتێ خەڵک لەسەر شەقام بوون ئەو نامەی بۆ ڕێبەری کۆماری ئیسلامی نووسی بەڵام حکوومەتی ترامپ ڕێک دەیەوێ بەرعکسی ئەوە پێشان بداوە بە ئاشکرا دەڵێ ئێمە پشتیوانی لە خەڵک دەکەین بۆ گەیشتن بە خواستەکانیان کەواتە ئەوەی هێشتا لای من ڕوون نییە حکوومەتی یاخود ئیدارەکەی ترامپ ئەیانەوێت کە دەسەڵات لە ئێران بگۆڕن یان ئەیانەوێت فشار لەسەر حکوومەتی ئێرانی دروست بکەن بۆ ئەوەی دەستوەردانی لە خۆرهەڵاتی ناوەڕاست کەم بکاتەوە یان هەر نەمێنێ بەتەواوی لە یاسای نێونەتەوەییدا هیچ حکوومەتێک بە ئاشکرا ناتوانێت ئەمە پەیوەندی بە سەروەری وڵاتانەوە هەیە تۆ ناتوانانی هیچ حکوومەتێک ناتوانێت بڵێ من ڕاستە خۆ حکوومەتێکی دیکە دەگۆڕم و ئەوەی کە تا ئێستاش ئەوان بە فەرمی کوتویانە گۆڕانکاری لە ڕفتار و هەڵسوکەوتی کۆماری ئیسلامیدایە دەیانەوێت بە چۆکیدا بێنن تقریبا نمونەی کۆریای باکوور کە کردویانە بەڵام با من ئەوە بڵم لەسەر ئەو نەو حکوومەتەی وە کۆماری ئیسلامی کە پێیان دەڵێن حکوومەت‌های ئیدئۆلۆژیکی تۆتالیتار گۆڕینی ڕفتار گۆڕینی هەڵسوکەوت دەبێتە گۆڕینی خودی نظامەکە نظامێک کە 40 ساڵە 39 ساڵە بە شعاری دژە ئەمریکایی و مەرگ بەر ئەمریکا مانەوەی خۆی وە سیاسەتی دەرەکی خۆی پێناسە کردووە بۆی زۆر زەحمەت دەبێت کە ئێستا بیاوێت لەگەڵ ئەمریکا هەڵسوکەوت بکەوە خودی ئەو هەڵسوکەوتە دەبێتە گۆڕینی ماهیەتی ئەم حکوومەتە بۆی ئەوان بڵێ ئەگەر جوای پرسیارەکەت ئاوا بدەمەوە بە فەرمی کوتویانە دەمانەوێت هەڵسوکەوتی بگۆڕین هەڵسوکەوتیش ئەم خاڵانەیە ئەم 12 خاڵەیە کە وەزیری دەرەوەی ئەمریکا بەحسی کرد ئەم 12 خاڵە دەڵێ ئەگەر ئێران جێبەجێ بکە ئەمە ڕفتاری گۆڕدراوە ئەمە هەڵسوکەوتی گۆڕدراوە بەڵام ئێران ئەگەر ئەم ڕفتارانەوە ئەو هەڵسوکەوتی خۆی بگۆڕیانی ئەم حکوومەتە نەماوە لە واقعدا چون ئەم حکوومەتە 40 ساڵە ئاوا هاتووە و هیچ بەرنامەیەکشی بۆ گۆڕینی ئەوە کەواتە باسکردن لە وەکو ترمپی ئاماژەی پێداوە کە ئامادەیە دانوستان لەگەڵ ئێران بکات بۆ واژوکردنی ڕێکەوتنێکی نوێ ئەمە تەنها قسەیە و ئەکرێت لە بەرامبەرە ئێران پێی ڕازی نابێت من پێم وایە ئەمە شەڕێکی سایکۆلۆژیە ئەوان دەیکەن ئەوان دەزانن حکوومەتی کۆماری ئیسلامی دانوستانی ژێربەژێری هەمیشە کردووە لەگەڵ ئەمریکا تەنانەت لەگەڵ ئیسرائیل لە کاتی شەڕی ئێران و عێراقدا ئەوان دانوستانیان کردووە و چەکیان لە ئیسرائیل کڕێەوە بۆیە دانوستانی ژێربەژێر دەکەن بەڵام جیاوازیەکە ئەوەیە دەوڵەتی ترامپ پشتی شاراوەی نییە ترامپ بە تویتر و بە تویتەکانی هەموو شتێک ئاشکرا دەکە بە من نمونەیەکتان بۆ بێنمەوە محەممەد بن سلمانی عربستانی سعودی ئەم ماوەیە چوو بۆ ئەمریکا بۆ ئەوی کە ئەوان هەموو ساڵێ بەجیا بە چەند ساڵ جارێک لیستێک دەدەن بۆ کڕینی سلاح و چەک و چۆڵ کە لیستەکەی داوە ترامپ لیستەکەی محەممەد بن سلمانی هێناوە تێچووی پارەکەشی هێناوە لە کاغزێکی گەورە نووسیوێتی هێناوێتە بەر شاشە بۆی بە خەڵکی ئەمریکا بڵێ ئەمە سوودەکەی بۆ خەڵکی ئەمریکا چەندەیە کە ئەوان شت دەکردن ئەمە نیشان دەدا کە لەسەر مەسلەی کۆریای باکوورش هەر عینی ئەم شتیان کردووە بۆیە شتی شاراوایان نییە دانوستانی بەدزەی ناکەن ڕێک دەزانێت کۆماری ئیسلامی دەیەوێ ژێربەژێر بیکە ئەو دەڵێ من بە ئاشکرا دەیکەم بۆیە من پێم وایە کۆماری ئیسلامی وەک لە قسەکانی ڕوحانیشدا بوو نایەوێت تا ئێرە دانوستان بکات چون دەزانێت ئاشکرا دەبێت و ئاشکرابوونی دانوستانیانی کێشەی گەورەی شەرعیەتی کۆماری ئیسلامی باشە بەنسبەت هەرێمی کوردستانەوە ینی ئەم سزا و ئابڵوقا ئابوووریانە کە دەسەپێنرێن و بڕیارە بسەپێنرێن بەسەر کۆماری ئیسلامی ئێراندا کاریگەری لەسەر هەرێمی کوردستانە بێت نی بۆ نمونە سەرۆکی ژووری بازرگانی سلێمانی ئاماژەی بەوە داوە تەنها لە 120 خۆراک و کاڵا ئێرانیەکان لە هەرێمی کوردستان نرخیان دابەزیوە دوای دابەزینی بەهای تومەنیش بە تاکید کاریگەری دەبێت بە بڕوای من سەرەکیترین کاریگەریەوە ئێران ئێستا کە ئابلۆقەکانی دێتە سەر دەیەوێت لە هەندێک وڵاتانی دەوروبەر و ناوچەکە کەڵک وەرگێ بۆ ئەوی کە بۆ خۆیان پێ دەڵێن دەور لێدانی ئابلۆقەکان بۆی کە بتوانێت ئیشە بازرگاریەکانی بکاوە حتمما
تێدەکۆشێت کە لە هەرێمی کوردستانیش ئەم بەکارهێنانە بکاوە بێەوە بکەمەوەیەک لەوە پێشکە ئاشکرا کرا بۆ خۆیان بەحسیان دەکرد کە بەشێکی زۆری دۆلاری بازاری ئێران سەرچاوەکەی لە هەرێمی کوردستانەوەی و ئەوان پێیان وا بوو گەندەڵی بازارایان دانویست خەتاکە بخەنە سەر هەرێمی کوردستان قەتعەن ئێران دەیەوێت ئەمە بەکاربێنێت بەڵام ڕەنگە لە کوردماوەشدا سوودی بێ بەرحاڵ پوڵێک بڕێتە ئێرە بۆ بازرگانی چاوەڕێی واکرێت کە ئێران زیاتر بەڕووی هەرێمی کوردستانە بکرێتەوە چکە پار ئەم کاتانە ئیتر لە سەروەختی ئەنجامدانی ڕفراندەمی سربەخۆیی بووین بۆ ینی لە مانگی ئەیلول کە مانگی داهاتووە بێ بە ساڵێک ئێران باسی لەوە کرد چۆن سزا بەسەر هەرێمی کوردستان ئاسەپێنێ ئێستا بینین ئەمریکا باسی واکە چۆن سزا بەسەر ئێران ئاسەپێنێ پێت وایە ئەمە زیاتر واکە ئێران بەڕووی هەرێمی کوردستانە بکرێتەوە من پێم وایە بەتاچی دێرانە و حەولە دەدا ئەگەر سەرنجماندا بێ لەو ماوەیەدا خەریکن هەموو سنوورەکان دەکەنەوە هەموو خاڵە سنووریەکان ئێران خەریکە دەکاتەوە بۆ مبادلەی بازرگانی بەڵام بە بڕوای من تەبعاً ڕەنگە خێریشی هەبێت بۆ هەرێمی کوردستان لەباری ئابووریەوە بەڵام زۆر گرنگە کە هەرێمی کوردستانی باشوور خەڵک و حکوومەتی ئێرەش بزانن کات دەوڵەتێک کە لەگەڵ ئەمریکا و لەگەڵ وڵاتانی زلهێزی جیهانی کێشەی هەیە باش نییە زۆر پەیوەندی ئابووری لەگەڵ گرتنی من بم تەبعاً دەوڵەتی لەو بارەیەشەوە هۆشداری داوە بە تەنانەت بە وڵاتانی ئوروپایی ئەو هۆشداری داوە بەڵێ کاکۆ عەلیار شارەزا لە پەیوەندیە نێودەوڵەتیەکان و شرۆڤەکاری سیاسی زۆر سپاس بۆ زانیاریەکانت سپاس بۆ کاتی بە ئێمە و بابینەرانت بەخشی لە ئستۆدیۆی سلێمانی سپاس بۆ ئێوەش هەر بژین بەڵێ بینەرانی ئەزیزم ئێستش ئەچینە هەولێر بۆی گفتوگۆ کەمان سەبارەت بە سزا ئابووریەکانی ئەمریکا بە نسبەت ئێرانەوە شرۆڤەی زیاتری لەبارەوە بکەین لە هەولێر دکتۆر ئاسۆ حەسەنزادە شارەزا لە یاسای نێودەوڵەتی و جێگری سکرتێری حزبی دیموکراتی کوردستان میوانمانە دکتۆر ئاسۆ سڵاوتان لێبێت دیارە من ئەم شەو زیاتر مەبەستمە لە بوارە نێودەوڵەتیەکە لەگەڵ جەنابتان گفتوگۆ بکەم خوێندنەوەی ئێوە بۆ ینی ئەم سزا و ئابلوخە ئابووریانەی کە ئەمریکا بڕیارەی تر لە ماوەی 12 ساعتی داهاتوو بیسەپێنێ بەسەر ئێرانە چ کاریگەریەکی ئەبێت بە شێوەیەکی گشتی و دواتر لەسەر وردەکاری قساکە. سپاس بۆ جەنابێت و سڵاو بۆ بینەران دەفەرمووی کە زۆرتر لە ڕوانگەیەکی شۆڤەی نێودەوڵەتی و بۆ مۆزوعەکە دەچین لە خزمەتاندان بەڵام ئەمن پێم وایە ئێمە بە تایبەتی وەکو پارتی سیاسی ڕۆژهەڵاتی کوردستان ڕوانگەیەکی سیاسیشمان هەیە لە پەیوەندی لەگەڵ ئەو وەزعەدا کە هەر ئێستا لە ئێران لە ئارادایە کە ڕاهەندێکی زۆر گرنگی گەمارە و فشارەکانی ئەمریکایە بۆ سەر کۆماری ئیسلامی بەڵام بە هەر حاڵ ئەوەندەی دەگەڕێتەوە سەر پرسیارەکەی جەنابێت ئەم دۆخەی کە هەر ئێستا زۆر نالەبارە بۆ خەڵکی ئێران و لەمە ولاوە بە قەولی دەڵێن پاش چەند سەعاتی دیکە خراپتریشی لێدێ لە ڕاستیدا دەبێ بڵێن تەنیا پەیوەندی بە گەمارۆکانی ئەمریکاوە نییە دەبێ بزانین پێش ئەوەی کە پەروەندەی ئەتۆمیش ببێتە باسێکی مشتومڕی نێودەوڵەتی لەگەڵ کۆماری ئیسلامی و پێش ئەوەش کە ئەمریکا چ لە چوارچێوەی بڕیارەکانی ئەنجومەنی ئاسایشدا چ بەجیا بۆ خۆی گەمارۆ لەو پەیوەندیەدا بخاتە سەر ئێران ئابووری ئێران بەهۆی ئەوەی کە لەگەڵەوەدا کە وڵاتێکی دەوڵەمەندە ئێران بەڵام سیستمێکی ڕانتی مافیایەکی دەسەڵات ئیدارەی دەکا ڕژیمێکی ئایدئۆلۆژی سەر و سامان و داهاتەکان و سەرچاو سروشتەکانی وڵاتی بەکاردەبا هەر ئەو دەمی دۆخی ئابووری ئێرانی زۆر خراپ بوو بەڵام لە ئاکامی ئەم ڕەفتارە سیاسیە نادروست و ناعەقلانی سەرانی کۆماری ئیسلامیدا لە ئاستی ناوچەی و نێودەوڵەتیدا دەبینین بەرهەمەکەی بوو بەوە کە دۆخی ئێران دۆخی ئابووری کۆمەڵایەتی ئێران خراپتریش بێ و بەداخەوە خەڵکی ئێران بەبارەم تەبژیرن کەوابوو بەرپرسیاری ئەو دۆخە بەرپرسیاری ئەو دۆخە تەنیا و تەنیا کۆماری ئیسلامیە. باشە سەبارەت بەوەی کە کۆماری ئیسلامی ئێران خۆی ئەمەی بەسەر خۆی هێناوە ینی لە قسەکانی حەسەن ڕۆحانی کە بەر لە باسی ڕۆژ لە پرێس کۆنفرانسێکا قسەکانی خۆی کرد ئاماژەی بەوەدا کە ئەمریکا تەنانەت نەیتوانیوە یەکێتی ئەوروپا ینی قایل بکات و قەنعەتی پێ بکات کە بەشدار بێت لەم سزایانە
یعنی ئەوەی لە ڕێکەوتنامە و اتفاقیەی نەوەوی ئەتۆمی ئێران کشاوەتەوە تەنها ئەمریکایە. ئایا ئەمە کافیە بۆەوەی بڵێن کە ئەوان شکستیان هێناوە بە شێوێک لە شێوەکان لە پەیوەندی نێودەوڵەتی و پەیوەندیەکانیان بە دنیا و جیهانی دەرەوە؟ نەخێرەمە ڕاست نییە. ئەگەر بەراوردی ڕفتاری سیاسی و نێودەوڵەتی کۆماری ئیسلامی لەلایەک و لەلایەکی دیکەوە ئەمریکا لە مانگەکانی ڕابردوودا بکەین و ئیلانی کەم لەو ماوەیەدا کە ترامپ هاتوۆتە سەرکار ئەو لایەنێک کە زۆرتر توانیویەتی فشارەکانی وەدی بێنێ لایەنی ئەمریکا. ڕاستە لەو نێوەدا بەهۆی ڕێککەوتنی بەرجامەوە یەکێتی ئوروپا بە هۆکاری بوونی ململانەی و ڕکابەرەتی لە بازاری ئابووری لە بازاری وزە و بە هۆکاری سیاسی ڕوانینی جیاوازی سیاسیان بۆ ئایندی ڕۆژهەڵاتی نێوەڕاست لەگەڵ ئەمریکا لەو پەیوەندیەدا هەر ئێستا تەواو هاودەست نین لەگەڵ ئەمریکادا. بەڵام دەبێت ئەوەی بزانین کە هەر لە پاش دەرچوونی ئەمریکاوە لە بەرجام هەتا ئێستا یەکێتی ئوروپا سەرانی یەکێتی ئوروپا و دەوڵەتانی گرنگێکێتی ئوروپا دانیان بەوەدا ناوە کە کارەکەی ئەوان بۆ پاراستن و نەجاتدانی بەرجام کارێکی ئاسان نابێ و لە درێژخایاندا ڕەنگە پێویست بێ شتێک بکەن کە ئەمریکاش بێتەوە نێو بازنەی تەفاهمە نێودەوڵەتەکە لە پەیوەندی لەگەڵ ئێراندا. لە حاڵەشیدا ئەمریکا سوورە لەسەر ئەو ڕێچکە استراتیژیەکە لە پەیوەندی لەگەڵ زەخت خستنە سەر کۆماری ئیسلامیدا گرتوێتە بەرێ. و یەکشتان پێ بڵێم ڕاستە لە ئاستی سیاسی و نەهادیدا یەکێتی ئەوروپا ئێستا کار دەکا بۆ ئەکتیڤکردنی ئەو ڕێکارانەی کە دەبنە یارمەتی دەدەن بە پاراستنی بەرژەوەندەکانی ئەو کۆمپانیانەی کە تعامل لەگەڵ ئێرانی درێژە پێدەدەن. بەڵام هەمان ئەو کۆمپانیانە و تەنانەت سەرۆکی بانکی وەبەرهێنانی ئەوروپی گوتوویەتی کە ئێمە بەم دۆخەی کە لە پێشمانە بە دووری دەزانین کە بتوانین مامەڵەی خۆمان لەگەڵ ئێرانی لە ئایندەدا درێژە پێ بدەین. چونکە ڕاستە مەسەلەن وڵاتێکی وەکو ئەڵمان حەجمی مبادلاتی لەگەڵ ئێرانی گرینگە، بازاری ئێرانی بۆ ئەوروپیەکان بۆ فەڕەنسیەکانیش زۆر گرینگە، بەڵام لە بەراورد لەگەڵ ئەو کاریگەریانە کە لە سەر تەجارەتی جیهانیدا دایدنێ و لێرەدا ئەمریکا قسەی یەکەم دەکا بە باوەڕی من باڵانسەکە بەلای قسەی ئەمریکا دەشکێتەوە. چین و رووسیاشەوە هەروایە دکتۆر ئاسۆ؟ بە پلەیەکی کەمتر دەتوانین ئەو قسەیە لەبارەی رووسیادا بکەین، لەویش کەمتر چین. بۆ خۆت دەزانی چین ساڵانێکی دوور درێژە زۆرتر لە بەستێنی ئابووریدا بڵێن ئەسپی خۆی بە جیا تاو دەدا. بەڵام لانی کەم لە پەیوەندی لەگەڵ رووسیادا بە لە بەرچاوگرتنی ئەو هەڵوێستانەدا کە لە پەیوەندی لەگەڵ نەخشەی ئەمنی ڕۆژهەڵاتی نێوەڕاست و قەیرانی سووریە و تەنانەت پرۆژەکانی وەبەرهێنان و گواستنەوەی وزە لە ڕۆژهەڵاتی نێوەڕاستدا ئەم هەڵوێستانەی دوایی لە رووسیامان دیتووە زۆرتر دەبێت بڵێن کە بەڵێ رووسیاش لەم پەیوەندیەدا نیگەرانی تایبەت بەخۆی هەیە. ئەگەرچی کۆمەڵێک وڵات هەن لە ناوچەی ئێمەدا کە یەک لەوان رووسیایە کە ڕەنگە تا ڕادەیەکی زۆر ئەم دۆخە کە ئێران لە بازنەی ناردنەدەرەوەی وزەدا بێتە دەرێ بە زۆر بە قازانجیان نەبێ. بەڵام لە تەحلیلی نەهاییدا باوەڕ ناکەم رووسیا بتوانێت پشتیوانێکی زۆر قایمی کۆماری ئیسلامی بێت. یعنی ئەوەی کە بۆ نمونە تا ئەم ساتە تورکیا لە کڕینی غاز و چین لە کڕینی نەوت ڕازی نەبوونە بچنە ژێرباری فشارەکانی ئەمریکاوە، هیچ ڕۆڵێکی ئەبێ لەوەی کە ئێران لەسەر پێی خۆی بمێنێتەوە؟ تورکیا بۆ خۆی بڵێن لە بواری سیاسیدا هەر ئێستا کۆمەڵێک بڵێن گرژی دیپلۆماسی لەگەڵ ئەمریکادا هەیە و لە بڵێن مشتومڕەکانی پەیوەندیدار بە ڕۆژهەڵاتی نێوەڕاستدا ڕوانینی تایبەت بەخۆی هەیە کە لێرەدا ڕەنگە بیهەوێت لە کارتی ئێرانیش ئیسیفادە بکە. حاشای لێ ناکرێ تورکیا یەکێک لە وڵاتانەیە کە تا ڕادەیەکی زۆر بەستراوەیە بە هەناردەکردنی سەرچاوە سروشتەکانی وزە و غاز لە هێندێک وڵاتی وەکو ئێران. بەڵام باوەڕ ناکەم کە ئەمە بتوانێت کۆماری ئیسلامی لە ژێرباری ئەم تەوژمە ئابووریانە بێنێتە دەریە نەجاتی بدا. ڕاستە وڵاتانی دراوسێ دەتوانن بەکار ببردرێن لەلایەن کۆماری ئیسلامیەوە، بەڵام دۆخەکە لەوەی نالەبارترە کە بتوانێت کۆماری ئیسلامی بە پشتبەستن بەم وڵاتانی دراوسێ یەک لە ئێوان تورکیا دەرقەتی دۆخەکە بێ. خۆ هەر ئێستا گەمارۆکان
ئیجرایی نەکراون هەر ئێستا ئەم دەوڵەتانەی ناوچەویەک لەوان تورکیە کوتویانە کە ئەمە پەیوەندەکانی خۆمان لەو بەستێنەدا ناپچڕێنین لەگەڵ ئێرانێ بەڵام دەزانین کە دۆخی ئابووری لە ئێراندا چەندە خراپە و ئەو ڕێکارانەی کە دەوڵەتی ڕۆحانی باوڵەنگرتوێتە بەرێ ناتوانن وەڵام دەربن و ئەو تەوژمەکە بۆ سەر خەڵک هاتووە ئەو فشارەکە لەسەر خەڵکە لە نەتیجەدا خۆنواندنێکی و نمایشێکی سیاسی خەڵکی لە شەقامەکانی ئێراندا لێکەوتۆتەوە کە باوەڕ ناکەم لە مانگەکانی داهاتوودا هیچ شتێک بتوانێ ئەمە دامرچێنێتەوە. کەواتە دکتۆر ینی لێرێ پرسیارێکی ئەبێ بکرێت ئەوەی وا دەکات کە ئێران ینی یەک بخات یاخود پەکی بخات بەرامبەر بە فشارە دەرەکیەکان فشاری نێوخۆیە یان با پرسیارەکە بەو شێوەیە بکەم ئەگەر ئێران نێوخۆی خۆی چاک بکاتەوە دۆخی وڵاتیان چاکتر بکاتەوە حکوومەتەکە زیاتر لە وڵاتیان نزیک بێتەوە ئەتوانێت کاریگەری فشارە دەرەکیەکان تێپەڕێنێت و لاوازی بکات. ئێمە لە مێژوودا لەگەڵ ئەوەدا کە ترامپ کوتی ئەو گەماڕوانەی دەخێنە سەر کۆماری ئیسلامی مێژووی دەبن یعنی بێوێنە دەبن ئەوە ڕاستە لە پلەدا ڕەنگە ڕاستی هەبێ بەڵام نمونەی زۆر دەوڵەتمان هەبووە کە گەماڕۆی گەورەی ئابووری زۆر قورسی خراوەتە سەر لەلایەن ئەمریکاوە نمونەی زۆر گەورەمان هەیە کوبامان هەیە یا دەوڵەتی دیکە وەکو ئەفریقای باشوور ساڵانی ساڵ دەیان ساڵ خۆیان گرتووە بەڵام هۆکارەکەی ئەوە بۆ سیستمێکی پتەوتری هەبووە و خەڵکێکی پاسیفتریشی هەبووە ئێستا خەڵکی ئێران بەڵێ بە باوەڕی من لە ئایندەی ململانەکانی پەیوەندیدار بە ئێرانێدا ئەمانە فاکتەری یەکلاکەرەوە دەبن بەڵام بە دووری دەزانم ئەو شتەی فەرموود وەجی بێ ئەمن لە ماهیەتی سەرانی کۆماری ئیسلامیدا نابینم پەیامی خەڵک بویسن یا بیانەوێ بە چەشنێک ڕفتار بکەن کە خەڵک لیان ڕازی بێ نە لە بازنەی ئابووری کۆمەڵایەتیدا نە بە تایبەتی لە بواری سیاسی و ماف و ئازادیە دیموکراتیکەکانی خەڵکدا ئەوەش کە ئەمریکا گرتوویەتە بەرێ زۆر کەس پێی وایە کە دەڵێن ئەگەر 12 خاڵەکەی مایک پۆمپێوە جێبەجێکرا ئەوە کۆماری ئیسلامی نامێنێ و گۆڕینی ڕفتاری ڕژیم دەبێتەوە هۆی گۆڕینی ڕژیم ئەمە ناوا فکر ناکەمەوە ئەو 12 خاڵە لە ڕاستیدا ڕاستە مەدانی مانۆڕی ناوچەی کۆماری ئیسلامی بە تەواوی دەبەستێ بەڵام شتێکی لەسەر ماف و ئازادەکانی خەڵکی ئێراندا تێدا نیە بۆیە جارێکی دیکە ئێمە دەبێ تەرکیزمان لەسەر تواناکانی خەڵکی ئێران لەسەر شەقامی ئێران بە هەموو ناوچەکانەوە بە کوردستانیشەوە بێت. باشە من دوو خولەکم ماوە دوو پرسیاری گرنگیشم ماوە دکتۆر ئەگەر بە کورتی وەڵامم بیتەوە زۆر سپاس دەکەم ینی وەزیری کاری ئێران ئاماژەی بەوە داوە ئەگەر سزاکانی ئەمریکا جێبەجێ بکرێت زیاتر لە 1 ملیۆن ئێرانی بێکارە بن کەواتە ئێران جگە لەوەی کە نۆخی نێو خۆی و لا وڵاتیان نزیک بێتەوە هیچ بژاردەیەکی تری لەبەردەستە؟ ئەگەر حکوومەتێک بەڕاستی عەقلانی کار بکە بێگومان دەبێ ئاوا فکر بکاتەوە کە دەبێت لە خەڵکی خۆی نزیک بێتەوە دەبێت ئەو ریفۆرمانە بکات کە بە قازانجی خۆشگوزەرانی و ڕزایەتی خەڵکەکەیەتی نەک ئەوەی کە ئابوووریەکمان هەبێ کە لە چەندین مەرجەعیەتەوە لە ئێرانێدا نەهاتهای جۆر بە جۆر لە دەرەوە و لەسەرەوەی دەوڵەت بڕیاری لەسەر بدەن ئابوووریەکمان هەبێ کە ئایدئۆلۆژی بێ ئابوووریەکمان هەبێ بە قەولی خۆیان دەڵێن مەقاومەتی بێ ئابوووریەکمان هەبێ کە باسی خودکەفایی بکە لە دنیای ئەوڕۆدا هیچ ئابوووریەک تەنانەت ئابووری ئەمریکاش خودکەفانیە بەشی خۆی ناکە کەوابوو لە سیستمێکی ئایدیالدا بەڵێ لە سیستمێکی پێشکەوت و دیموکراتیکدا ئەوە باشترین بژارە بەڵام جارێکی دیکە دەڵێن مشکلەکە مشکلێکی فەلسەفی ئایدئۆلۆژی و ماهیەتیە و بە دوور دەزاندرێ لە کۆماری ئیسلامیدا ئەوە ڕووبدا ئەگەرچی بە چاولێکردن لەو مانۆڕانەی ئەم ڕۆژانە ڕوودەدەن لە نێو ئێرانێدا بە دووری نازانم کۆماری ئیسلامی هەندێک سیناریۆ لە دەرونی حکوومەت دابێنێتە پێشێکەوە بنوێنێ کە کرانەوەیەک و گوێگرتنێک لە پەیامی خەڵکی بەدوودادێ بەڵام ئەم پێم وایە تەنیا کاریگەری ئەم سزایانە لەسەر هەرێمی کوردستان چییە بێ پێت وایە پێچەوانەی پار ساڵ ئێران لە دوای سزاکان زیاتر بەڕووی هەرێمی کوردستان دەکرێتەوە 100% ئەوە شکی تێدانە هەم ئاجندا سیاسیەکەی هەرێمی کوردستان لەگەڵ پارفەرقی هەیە هەم کۆماری ئیسلامی ئێستا پێویستی بە هەرێمی کوردستان و ناوچەکانی بڵای وڵاتانی دیکەی دراوسێوە هەیە و ئەوەش بابزانین ئەمریکا کە دەڵێ ئەو وڵاتانەی کە تەعامل دەکەن لەگەڵ ئێران سزایان دەدەن مەبەستی دەوڵەتەکانیە لە ڕاستیدا دوو بوار دەگرێتەوە کۆمپانیایەکانیان دەتوانێت سزا بدات کە ئەمە
دەبێت کۆمپانیەکانی هەرێمی کوردستان چاو لێ بکەین کە چەندە ڕەهەندێکی نێودەوڵەتیان لە کاری تەجارەتیدا هەیە کە بکرێ سزا بدرێن ئەوی دیکە مامەڵەی بانچیە بۆ نمونە بانکی کوردستان بەڵام لێرەشدا زۆر شتی هەرێمی کوردستان بەداخەوە هێشتا گرێدراوە بە باقی عێراق و بەغداوە کەوابوو مەجال هەم بۆ کۆماری ئیسلامی هەیە کە ئیسفادە لێرە بکە و هەم هەرێمی کوردستانیش ڕەنگە لەو دۆخە سەختەی تێدایە لێگە ڕشتێکی لەم چەشنە ڕوودا بەڵام لەباری سیاسی و استراتیژیەوە ئەمن پێم وایە ئەوە شتێکی باش نییە وەلانی کەم ئەگەر بە هاو پەیوەندیش بێت لەگەڵ دۆخی سەختی کوردەکانی ڕۆژهەڵات لە ئێران لەو دیوی سنوورەکان ئەمن پێم وابێ دەبێت بە جۆرێک چاو لە داهاتوی خۆمان وەک میلەتێک بکەین کە ئیشاڵڵا ئەمە دوایین ژانەکانی لەدایکبوونەوەیکی نوێ بێت لە ناوچەدا و ئەوەش بە گۆڕینی کۆماری ئیسلامی وەدیدێ حەسەنزادە جێگری سکرتێری گشتی حزبی دیموکراتی کوردستان و شارەزا لە یاسای نێودەوڵەتی زۆر سپاس بۆ زانیاریەکانت سپاس بۆ کاتی بە ئێمە و بابینەرانتان بەخشی سپاس بێش بەڵێ بینەرانی یازی سپاس بۆ تەواوی ئاوکارانم لە سلێمانی و لە هەولێر تا باسی ڕۆژێکی دیکە ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادابن کاتێکی خۆ